ڕۆڵی یەکێتی لە پرۆسی سیاسی عێراق و هەروەها دەستەبەرکردنی مافەکانی کورد لە حکوومەتی عێراقی داهاتوو هەروەها کۆبوونەوەی بەردەوامی سەرۆک بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق و بەرجەستەکردنی ڕۆڵی کۆکەرەوەی لایەنەکان سەبارەت بەم بابەتە لە ستۆدیۆ میوانجاری بورهان شێخ ڕەئوف نووسەر و ڕۆژنامە نووسمان کردووە. ئەم کۆمەڵێک پرسیار سەبارەت بە پێکەنانی حکوومەتی داهاتوی عێراق و هەروەها کاریگەری ئەم کۆبوونەوانەی سەرۆک بافڵ لەگەڵ لایەنەکان دەخەینە ڕوو. کاک بورهان بەخێر هاتی. سپاس بۆ ئامادەبوونت. کاک بورهان بەگشتی چڕبوونەی هەوڵی لایەنە سیاسیەکان بۆ پێکەنانی حکوومەتی داهاتوی عێراق چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت و چۆن و هەروەها چاوەڕێی لە چی لێ دەکرێت؟ بڵێ سەرەتا بەیانی بینەران باش. بێگومان هەمومان دەزانین بارودۆخی عێراق لە دۆخی ئێستادا و لە هەشتمانی ڕابردوودا لە زۆرێک لە بنبەستی سیاسی و چەقبەستنی سیاسی وەکوی دەڵێن بۆشایی یاسایی و دەستوری و تەواوبوونی هەموو ماوە و مهلە زەمەنی و دەستوریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار و پێکهێنانی کابینی حکوومەت بەسەر چووەوە. ئێستا عێراق لە دۆخێکی یەکجار ئاڵۆز و شەڵەژاودایە کە لە هەمومان دەزانین لە تەجروبەکانی پێشتری کابینی عێراقانی تر لە عێراقدا عێراق بەم ژانگرتنە و بەم قەیرانە قورسانەدا ڕۆیشتووە دواتر لە پایتەختەکانی تر و لە وڵاتەکانی تر و بە یارمەتی دەرەکی و نەتەوە یەکگرتوەکان توانراوە کابینەکانی حکوومەت لە عێراقدا پێک بهێنرێ. ئەوەی بەداخەوە ئەم جارە بینیمان لە جارەکانی پێشووتر کە جاری پێنجەم بوو دەکرایە کێشەکان کەمتر بای بەڵام دەرکەوت کێشەکان ئالۆزترن قوڵترن و زیاترەوەی کە بارودۆخی عێراقی قوڵتر کرد ئەوە بوو کە لێکترازانی ناو ماڵی شیعە بوو بۆ دوو بەرەی جیاواز کە ئاڕاستەیەک لە هەشتمانی ڕابردوودا دەیخواست کە حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی ئەوەی کە هاوپەیمانی سێقۆڵی نێوان سەدر پارتی بەرەی سیادە بوو نەیانتوانی کابینە پێک بێن نەیانتوانی ئەوەی بڵێ سولسی پەرلەمان پێک زامن بکەن بۆی سەرۆک کۆمار هەڵبژێرن هەموومانە کێشەکانی قوڵتر کردەوە ئامادە نەبوون لایەنەکانی تریشی عەش بەشداری بکەنەوە بارودۆخەکەی ئێجگار قرس کرد بەڵام بینیمان لە وەکو شکستی ئەم ڕەوتە لە ماوەی ڕابردووداوەمە کە جارێکی تر لێرا گرنگە ئاماژە بۆ بکەم ئەو دیموکراسی تەوافقی کە لەسەر دەستی ڕێبەرە گەورەکانی عێراق و شخصی خوالی خۆشببوو جەنابی مام جەلال هاتبوو ئارەوە کە دیموکراسی تەوافقی بوو نەکرا تەجاوز بکرێت لەم قۆناغەشداوە بۆەوە دیارە بۆم قۆناغەش ضرورە جارێکی تر پێکاتەکانی تری هەموو عێراق بەشدار بن لە حکوومەتدا و ئەوان ڕوتی سەدر بە کۆمەڵ بەدەر لە یاسا و لە عورفی پەرلەمانی لە ناوچەکەدا کە هێزێک ئەگەر نەتوانێت حکوومەت پێکبێنێت دەبێتە ئۆپۆزیسیۆن و دەمێنێتەوە لە پەرلەمان بەڵامەوەن بە کۆمەڵ دەستیان لە کار کێشامە پێشاتێکی تازەیە بۆ پرۆسی سیاسی لە عێراق و بۆ ناوچەکەش ئێستا لە دوای ئەم دەست لە کار کێشاوانەوە بە کۆمەڵی ڕەوتی سەتر لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا نەخشەی سیاسی لە ناو پەرلەمانی عێراق و ئەنجومەنی نوێنەراندا گۆڕانکاری گەورەی بەسەرداهات. گۆڕانکاریەکە ئەوەیەکەوە لە جێگەی و هەفتاوسێ خەڵک ئەوان بەدیلەکانیان سەرکەوتن و جێگرەکانیان سوێندی یاستایەکیان خوارد هەچەندە هەندێکیان ماون هێشتا بێنە پێشەوە هەشتنۆ دانیەکیان بەڵام ئەوانەی تر هاتن و ئێستا هەندێک لە هێزە شیعەکان و ئەوانەی کە پێیان دەوترێت چوارچێوەی هەماوەنگی ئێستا ئەوان بوون بە زۆرینە لە پەرلەمانی عێراقدا و ئەوان ئێستا کۆبوونەوەکانیان چڕ کردوتەوە و هەوڵی ئەوەدان کەوە لە چەند ڕۆژی داهاتوودا بە تایبەتی لە دوای جژنی قوربان سەرۆک کۆمار هەڵبژێرن کابینی حکوومەت پێک بێنن بێگومان ئەمەش بێگێرە و کێشە نابێەوە ڕوتی سەدر و کشانەوەکانیان لە پرۆسەی سیاسی وەکو خۆیان و باسییان کردووە دەبن بە معارەزەی سەر شەقامەکان ئەمانە ئاماژەی باش نین بۆ ئەوەی لە عێراقدا سەقامگیری سیاسی هەبێت. باشە کاک بورهان ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە پرۆسی سیاسی عێراق هەروەها دەستەبەرکردنی مافەکانی کورد و هەروەها هاوڵاتیان بە گشتی وەک دەزانینێکێتی ئەوەندەی بیری لە لای دەستەبەرکردنی مافەکانی خود بەرژەوەندی خەڵکی بۆ نەبیری لە لای بەدەستێنانی هیچ پۆستێک نەبووە. ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕۆ چۆن دەبینرێت؟ بەڵێ ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوونە ئاشکرایە یەکێتی کارەکتەرێکی گرنگی سەر گۆڕەپانی سیاسی عێراق نەک لە ئێستاوە دەسەردەمی جەنابی مام جەلالەوە کە بۆ خۆی یەکەم سەرۆک کۆماری هەڵبژێراوی عێراق و یەکێک لە دامەزرێنرانی عێراقی نوێ و پێشتریش
کەسایەتی و کاریزمای مام جەلال لە ناو جیهانی عەرەبدا بۆ هەموو لە مێژوویدا دیارە، هەر لە سەردانەکانی بۆ قاهیرە لە 61 سەرۆکی شاندی کورد بۆ قاهیرە و دانیشتنی لەگەڵ جەمال عەبدولناسر کە وەختە ڕێبەرێکی گەورەی جیهانی عەرەب بوو. ئەمە ڕگوڕیشەی تاریخی و مێژووی هەیە ئەم درێژبوونەوەی کەسێتی مام جەلال و کاردانەوەی بۆ سەرێکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا ئیمتیداد و درێژبوونەوەی ڕۆحی مام جەلالەوە. کاک باڤڵیش نەوەی ئەو سەرکردەی لاوی یەکێتی نیشتیمانی کوردستان بێگومان هەر درێژە بە و ڕێبازە دەداوە پێداگیری لەسەر مانەوەی عێراق وە وڵاتێکی سربەخۆ و لە هەمان کاتیشدا بەدەستهێنانی مافە دەستوورەی یاسیەکانی خەڵکی کوردستان دەبێت. مام جەلال ئەگەر لە جیهانی عەرەبدا خاوەن ئەو پێگە بوو بێ لەگەڵ سەرکردەکانە لەگەڵ عالەمی ئەدەبیات و شعر و لەگەڵ ڕەفیقی هەموو شاعیرە گەورەکانی عەرەب لە ئەمسالی جەواهیری کە شعریان بۆی هەیە لەگەڵ ڕۆژنامە نووسە گەورەکانی عەرەب وەکو محەممەد حەسەنەین هەیکەل لەگەڵ ئەمانەدا ئەمانە شتی مێژووین ناکرێت چاوی لێبن و خێری بینە سەر تاریخی ئێستا ئەمانە بنەڕەتن بۆی کەوا ئێستا یەکێتی لەسەر پێگەیەکی قورس خاوەنی کولتورێکی گەورە لە پەیوەندی لەگەڵ جیهانی عەرەب و عێراقیشدا بێت. کە دێنێ سەر ئێستا و ڕۆڵی ئێستا و ئەم چەق بەستن و بنبەست لە سیاسیە سەختەی کە عێراقی گرتووەتەوە دەبینیمان لە ماوەی چەندمانی ڕابردوودا ئەگەر ژمارەی سەردانەکانی کاک باڤڵمان بژماردایە لەم چەند مانگی ڕابردوودا لەم 8 مانگەدا نۆرماڵ نەبوو، ئاسایی نەبووە. لە کاتێکدا بەغدا هەموو هێزە سیاسیەکان خەندەق و سەنگەریان لە یەک گرتووە، ململانیەکان زۆر قورس بووتەوە، بەڵام ئەم دەبینین لە چەقی ململانیەکانایە لە دقائق و سەعاتە حەریجەکاندا ئەو لە بەغدای پایتەختە و لە ماڵەکەی مام جەلالە هەموو نەیارەکان وەکو مام جەلال کۆ دەکاتەوە کە حەسەن عەلەوی بیرمەند و نووسەری گەورەی عێراقی وتی مام جەلال هەموو لایەنە نەیاروناکوکانی عێراق لەسەر سفرۆخوانەکەی ئەو کۆ دەبوونەوە بە نوکتەیەک کێشەکانی عێراقی حەل دەکرد. بێگومان کاک باڤڵیش بە هەمان ڕێڕەودا دەڕواوەوەی کە لە چەند ڕۆژ و مانگی ڕابردوو دابینیمان گەواهی ئەوە دەدەن کە کاک باڤڵ پێداگیرە لەسەر یەک پارچەی خاکی عێراق لەسەر بەدەستهێنانی مافەڕەواکانی خەڵکی کوردستان جێبەجێکردنی دەستوری عێراق لە هەمان کاتیشدا لە ماوەی ئەم چەند مانگەدا حەقیقەتێکی ترمان بۆ دەرکەوت. ڕاستی و دروستی سیاسەتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکەکەی کاک باڤڵ جەلال تاڵەبانیە کە لە ماوەی ڕابردوودا نەبووە بەتەرەف و بەلایەنگر و نەبوو چوە ناو ئەو تەحالوفە میحوەریانەی کە ئەم دژی ئەو بوو ئەو بە یەک مەسافە لە هەموو لایەن و سیاسیەکان و پێکهاتەکان وەستا لە هەوڵی لێک نزیکردنەوەیان نبوو لە هەوڵی پێکهاتن بوو کۆکردنەوەیان بوو و ئەوە ئاکامەکانێتی ئێستا کە ئەم تەتەورە تازانە ڕووی داوە پێگەیەکێتی زۆر بەهێزتر بوو. ڕاستە کاک بورهان باس لەوەش کرد کە پێشتریش ئاماژەمان پێدا لە راپۆرتێکدا کە کۆبوونەوەی باڤڵ جەلال تاڵەبانی لەگەڵ لایەنە سیاسیەکان هەروەها ڕۆژی دووشەمە بینیمان لە ماڵی سەرۆک مام جەلال کە لە پێشتریشدا خۆشت ئاماژەت پێدا کە ئەما گەڕێتەوە بۆ سەربەوەی کە کوڕی سەرکردەیەکە کوڕی کەسێکە کە توانیوێتی ماندوونە ناسانە هەوڵەکانی چڕ بکاتەوە بۆ پێکێنانی با بڵین سیاسەتێکی یەکگرتو و سیاسەتێکی باش بۆی هاوڵاتیان بتوان لەژێر ئەو سیاسەتەدا بە ئارامی بەحەوێنە و هەموو لایەنەکانی لێک نزیک کردوێتەوە. ئەم داناییەی یەکێتی لە سیاسەتکردن هەروەها لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ ڕووداوەکان و پێشاتەکانە کە دێنە پێشەوە چ کاریگەریەکە بێت یاخۆت چ فاکتەرێکی بەهێز دەبێت بۆ داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان یاخۆت با بڵین بۆ داهاتووی پێکەنانی حکوومەت لە عێراقدا؟ بەڵێ بێگومان ئەم هەوڵ و ماندوو بوونانە ئەم دەست پێشخەریە گەورانە ئەمانەی خۆنە دزینەوە لە بەرپرسیارەتی ئەگەر خەڵکێک ئەمڕۆ ڕابکا لە بەرپرسیارەتی و کورسەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆڵ بکاوە متمانی خەڵک بەدینێنێ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک باوڵن کە لەم بارودۆخە سەختەی عێراقدا کە هەموو سەنگەری لێیە گرتووە خلاف و ناکۆکیەکان لە ئاستێکی زۆر قوڵدان کە باوەڕ بکەم لە دوای پرۆسەی سیاسی لە 2023 تەنگژەی وا خوڵ بەرەوڕووی عێراق نەبەتەوە لە ئاوا بارودۆخێکدا کاک باڤڵ و یەکێتی نیشتیمانی کوردستانیش چوونەتە پێشەوە شانیان داوەتە بەر پرسیارەتی و بە ڕۆح و گیانی پیرۆزی مام جەلالەوە جارێکی تر ماڵی مام جەلالیان کردوتە ماڵوی ڕووسەنگەری پێکهاتەکانی عێراق بۆی عێراق لەم تەنگژە و ململان و قەیرانە قورسانی کە بەرەوڕووی عێراق بۆتەوە دەرباز بکەن. ئەمە هەر لە عێراقیش نەبووە کاک باڤڵ لە ماوەی ڕابردوو لە چەند مانگی ڕابردوودا کە کێشەی قوتابیەکان بوو بینیمان بۆ چەند سەعاتی دوو درێژ
قوتابیەکانی لەسەر شقامەوە هاوردە بارگا و مەکتەبەکەی خۆی و باسی کێشەکانی لەگەڵیان ناکرد بە ئارامیکی درێژەوە ئەمانە ئاماژەی باشن ئەمانە مژدەبەخشن بۆ ئایندە یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبەرە گەنجەکەی کە بتوانێت گوێی لە ئێش و ئازارەکانی خەڵک بگرێ دەرگاکانی کراوە بێ بەڕووی خەڵکدا لەبەر پرسیارەتی ڕاغ نەکە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەمیشە بە پێشڕەوی بێڵێتەوە کە لە پێکهاتنی عێراقی نوێدا تا ئێستا سەرۆک کۆمارەکان هەمووی لا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ دەبێ بۆ مەرحەلەی داهاتووش بە هەمان ڕۆح و نەفەسی عێراقیانە و کوردستانە نانیانەوە لە پێناو بەرژەوەندی گشتیدا هەمان ڕێباز درێژە پێ بدرێەوە هەموو هێز و توانای یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ ئاڕاستە بێت. باشە. ئەم بەشداریە خێرا و هەروەها سیاسەتە حەکیمانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێگومان سەرۆک پافڵیش ڕێژکەی باوکی گرتووە کە سەرۆک مام جەلال بوو لە پێشترا تا چەند ئەبێتە هۆی چارەسەرکردن یاخۆت تێپەڕاندنی ئەم دۆخە چەقبەستووی هەرێمی کوردستان تا چەند با بڵێن حکوومەتی عێراق با بڵێن تا چەند هۆکارێکە بۆ ئەوەی کە چارەسەری ئەم چەنگەژە سیاسیانە بدۆزێتەوە بۆ پێیکە یەکێتی نیشتیمانی کوردستان دەزانین لە ڕابردووە تا ئێستاش بەردەوام دەوری لایەنگری نەبینی و بەردەوام دەوری نێوەندگیری لایەنەکانی بینیوە. بەڵێ بێگومان لە ئاخر قسە تۆ دەستی بکەم ئەوەی کەەوە یەکێتی نەبووتە تەرەف و لایەنگیر لە هیچ ململانی و ناکۆچەکانی ناو ماڵی عێراقیدا بە شیعە و بە سونەوە ئەمە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز دەکا بۆەوەی ناوەندگیری بکە بۆەوەی بتوانێتەوە لە یەکتریان نزیک بکاتەوە بتوانێت ڕێیەکانی جێگەی مەقبولیەت و پەسەندکردن بێ لەلایەن هێز و لایەنە عێراقیەکان ئەمە بۆ خۆی کەرەکتەر و فاکتەرێکی گرنگە بێ بۆ پێکهاتن لە ئایندەدا و ئەم ڕۆحیەتە بەرزە و ئەم خۆلۆ بردووی ئەم چوونە پێشەوە بۆ بەرەو ڕووی کێشەکان و هەوڵدان و دۆزینەوەی چارەسەر بۆی بێگومان کاریگەری گەورەی دەبێەوە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش چ لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش بەهێز دەکات ئەمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەرێمی کوردستانیشە جموجوڵێکی تر هەیە بۆ پێکهاتن بۆ نزیک بوونەوە بۆ چارەسەرکردنی کێشەی یاسای هەڵبژاردنەکان بۆ چۆنێتی پەیوەندی لە بەغا ئیدارەکردنی مەلەفەکانی نەوت و غاز کێشەی هاوڵاتیان کردیان لە زۆر شتەوە کە هەموو ئەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەنددارێتیان لێ دەکاوە خۆی بە نوێنەری خەڵک دەزانێت نێخۆی بە نوێنەری ڕەشوڕوتی ئەم وڵاتە دەزانێت خۆی بۆی دەزانێتەوە چۆن جەنابی مام جەلال دەوید لە خان و قوڕەکانەوە دەست بکەینەوە کە خەڵکی ڕەشە بەگشتی خەڵکی عامی چەساوان و ڕەنجدەران و خەڵکی کار و کەسابەتە کارەکانی ناوبازان کە یەکێتی دەبێت لەوانەدا نەبڕێەوە داکۆتیکاری سەرسەختیان بێ و ئەمەش ناکری یعنی ئەگەر لە مەکتەبەکانی خۆمانەوە دابنیشین و بە ئیعاز و ئەمرکردن ناکرێت ئەوە دەکرێت بۆ بەکارکردنی جددی بە وجود و حزور لە بەغدا لە هەولێر لە هەموو گۆڕەپانەکانی سیاست دوور لە فڕوفیشاڵی سۆشیال میدیا و خۆ دەرخستن و بەکاری هێمنانە و ئارامیانەوە بە گوێگرتن لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکانی عێراق و کوردستان. کاتە توانین بڵێن ئەم گفتوگویانە یاخودەم لێک نزیکبوونەوەی لایەنەکان جا ئەگەر نێوەندگیریەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و باشتر دەتوانین بڵێن ئاراستەیە کە بەڕووکرانەوەی پرۆسە یاخۆ سیاسەتی عێراقا دڵخۆشکەربین بەتەکید ئەمە دڵخۆشکەرەوە ئاکام و ئامانجی باشی دەبێەوە ئەمە دەبێتە هۆی خاوکردنەوەی ململانیەکان و ئەوەشمان لەبیر نەچی یعنی بۆ عێراق بۆ خۆی وڵاتێکە ساڵانێکی درودرێژە لە کێشە و ململانی و ئاژاوە و بەریەکەوتنایەوە خەڵکی عێراق بە هەموو پێکاتەکانیەوە زۆر ماندوون لەم ئاڕاستەی ئاژاوە و بەریەکەوتنە لەگەڵ ئەوەدای پێکهاتنە لەگەڵ ئەوەدایە کە خەڵک پێکەوە ژیانە تەساموح لێبوردەی لە نێوان هەموو پێکاتەکاندا دۆزینەوەی فۆرمی نوێ بۆ ژیان نەک چەک بەستن و دەستگرتن بە هەندێک فۆرمی گۆڕانکاری گەورە لە ئەدای حیزب حکوومەت هەموو ئەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیان بۆ دەداوە هەوڵەکانی کاک باڤڵ هەموو گەواهیدەری ئەم ڕاستیان کە یەکێتی پێداگیری دەکات لەوە کەوا ئەبێ عێراق لەم تەنگژە لەم تۆنیە لە تاریکە دەربکرێ عێراق وڵاتێکی دەوڵەمەنە دەکرێت سەروەت و سامانە و داهاتەکەی و بە هەرێمی کوردستانەوە بۆ هەموو هاوڵاتیانی عێراق فەرەهەم بکرێ بخرێتە خزمەتی بنیادنانەوەی ژێرخانی عێراقەوە بە شێوەیەکی یەکسان و ئازاد و دەتپەروەرانە کە هەموو خەڵکی عێراق بە کوردیشەوە سوودمەند و بەهرەمەند بن لێ. باشە کەواتە تا چەند گرنگە لایەنە کوردیەکانی دیکەش پاڵپشت و هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستان بن لە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقدا.
بەتەکید ئەگەر لایەنە کوردیەکان و لایەنە کوردستانیەکان پشتیوانی ئەم هەوڵانە یەکێتی نیشتیمانی کوردستان من گوڕوتینێکی تر بەم هەوڵادە نەدەدەنەوە بەهێزتری دەکەن و دەتوانن بیسەپێنن بەسەر لایەنەکانی تری عێراقیشدا بەتەکید ڕێوخستنی نێوماڵی کورد بوونی پەیوەندی هاوسەنگ لە نێوان هێز و لایەنە سیاسیەکاندا ئەمانە کاریگەری گەورەی دەبێ بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە عێراقیش و لە هەرێمی کوردستاندا. باشە بابەتێکی دیکە هەیە زۆرێک لە چاودێران باز لەوە دەکەن کە ئەستەما پرۆسی سیاسی عێراق بگەڕێتەوە بۆ پێش دەست لە کارکێشانەوەی لایەنگرانی سەدر یاخود با بڵێن پەرلەمانتارانی سەدرەمە تا چەند ئەگەرێکی دڵخۆشکەرە بۆ پێی دەزانی کە لە سەردەمی سەدراکە لە ئەنجومەنی نوێنەران بوو کۆمەڵێک هەڵوێستی ناڕوون کۆمەڵێک هەوڵی ناڕوون دەدرا لە پرۆسی سیاسیدا. بەڵێ بەتەکید دەست لە کارکێشانەوەی سەدر من لە پێشتریشە ئاماژەیەکم پێدا و گەڕانەوەی ئەمە ینی لە چوارچەوەی کاری دیموکراسی و پەرلەمانی شتێکی وامان نەدیوە پەرلەمانێک تۆ براوە بیت و 73 کورسی هەبێ یەکەم بیت و ناتوانیت تەحملی مەسئولیە بکەیت و گۆڕەپانی سیاسی و ژێر قوبەی پەرلەمان جێبێڵی بۆ خەڵکی تر ئەمە نازانم چ خوێندنەوەیکی بۆ ئەکرێ لە ناو عالەمی سیاستا پێشاتێکی وان بە تایبەتی لە عێراقیشدا نەبووە بۆیە عنی داخوازیەکانی خەڵکی عێراقیش ڕوونە داخوازی خەڵکی عێراق لەم خۆناغەدا ڕوونە خەڵک لە خۆپیشاندانەکانی تشین کە لە 2019 تا کۆرۆنا هات خەڵکی بە درێژایی لەسەر شەقامەکان من داخوازیەکان ڕوونە نەبوونی خزمەت گوزاریە نەبوونی بارودۆخی ئەمن و ئاسایش و ئارامیە نەبوونی دادپەروەریە بوونی چەکی منفەلیتە بەدەستی هێز و تاقمی چەکدار و ئەمانە هەر حکوومەت و کابینێک ئێستا ئەگەر ئیتاری تەنسیقی وەکێتی نیشتیمانی کوردستان لەم هێزانیتر بتوانن ئەم داخوازیانەی خەڵک جێبەجێ بکەن ئەمە دەتوانێت ئارامی و سەقامگیری سیاسی بۆ عێراق بگەڕێنێتەوە ڕەوتی سەدریش یعنی لە فەزایەکەوە نهاتووە بەشدار نەبوو بێ لەم پرۆسی سیاسیدا و ئەو خەڵکانێت تر هەمووی گەندەڵ بوو بێ هەمووی دژی خەڵک بووی بەڵام ئەوان لەگەڵ خەڵکا بوو ئەوان بۆ خۆیان لە دوای 2023 لە بەشی زۆری کابینەکانی حکومڕانیە وەزارەتی حساسیان بەدەستەوە بەشداری بوون شەریکن لەسەر ئەو شکستان و هامەتیانی بەسەر خەڵکی عێراق داهاتوە ئەوانیش بەشێکن لەو شکستانە یعنی ناتوانن خۆیان پاک بکەنەوە خۆیان بکەن بەم فریشتە لە دۆخی ئێستا بەڵام ئێستا هێزە ڕکابەرەکانی ئەوان دەتوانن ئەم بۆشایە پڕ بکەنەوە بە بەدیهێنانی داخوازیەکانی خەڵک حکوومەتێکی نیشتیمانی ڕەشیدی بەسازان کە بتوانێت داخوازیەکانی خەڵک جێبەجێ بکە خەڵکی عێراق بە تەکید و دڵنیاییەوە هەمووی پشتیوانی دەکاوە ڕوون و ئاشکراشە داخوازیەکانی خەڵک ئەگەر بتوان ئەمانە جێبەجێ بکەن بوار بۆ هیچ ئاژاوەیەک بۆ هیچ گێرە شێوێنی هەرلانی سەدەبوون لە پێشەوەی کە هەڵبژاردن بکرێت دەزانین کە کۆمەڵێک خۆپشاندان هەروەها دەیانوت کام خۆپشاندانانە بۆ بەدەستێنانی داواکاریەکانی خەڵکە و لەو خۆپشاندانانەوە هەڵبژاردننی پێشوەختی عێراق هاتە ئاراوە بەڵام لەگەڵەوەشدا خۆشیان نیانتوانی سیاسەتێکی باش بکەنەوەها بتوانن بەشێک من لە پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراقدا دەزانین کە ئەمە بەدەست لە کارکێشانی ڕەنگە بتوان بڵین هەواڵێکی دڵخۆشکەر بێ بۆ داهاتوو ئێستا ئەوان چوونە دواوە لە پرۆسی سیاسی و دەستیان دەکات کێشاوە تۆپەکە خراوەتە هێزن ڕکابەرەکانیانەوە کە خۆیان لە چوارچێوەی هەماهنگگی و یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو هێزانی تریش کە ئێستا ئامادەیان دەربڕیەوە لە سیادەوە لە پارتی دیموکراتی کوردستانیش کە بەشداری حکم ڕانی و دەسەڵاتە بنەوەی کە ئەو ڕۆژی دانیشتنی خوێن خواردنی جێگرەوەکانی سەدر کە ئەوانە هەموو ئامادە بوون ئەمە سەرەتای ڕێکەوتنێکە لەگەڵ ئەو لایەنانە و لەگەڵ ئیتاری تەنسیقیدا بۆ پێکێنانی حکوومەت بێگومان ئەگەر هەموو هێز و لایەنانە بە جددی و بە بێنە پێشەوە بتوان شان بەنە بەر مەسئولیات و وەکو پێشتر ئاماژەم پێدا کێشە و داخوازیەکانی هاوڵاتیانی و خەڵکی عێراق ڕوون و ئاشکرایە بچن لە ماوەی 6 مانگدا بەڵێنی ئەوە بن کە ئەم شتانە جێبەجێ بکەنەوە ئەوەی کە ئێستا لە عێراقدا بۆ بە کێشەی گەورەوە قەیرانی گەورەی بۆ عێراق دروست کردووە بەداخەوە گەندەڵی ترسەکەی لە تیرۆریش زیاترە ترە ئەوگەر عەلی سیستانی ڕاهبەری شیعەکان جیهادی دژی ئیرهاب و تیرۆر ڕاگەیان دەکرێت لەم خۆناغەدا جیهاد لە دژی گەندەڵی ڕابگەێنین چونکە ئەگەر تیرۆریستەکان لە کوچە و کۆڵانێکدا تەقینەوەیەکیان دەکرد هێزێکی ئەمن و سەربازیان دەکوت بەڵام گەندەڵکارەکان ئەمڕۆ لە عێراقدا دەستیان ناوەتە بیناقەقی هەموو هاوڵاتیانی عێراق لەبەرەوە پێویستە بۆکو یەکەم هەنگاو بۆ ئەم حکوومەتی نوێ بۆم ڕەوتە سیاسیانی کە حکوومەت پێک دەهێنن بەرەو ڕووی گەندەڵی بنەوە سنوورێکی بۆ دابنێن بەدەستێک لە ئاگر و لە ئاسنوە بوارێک بۆ گەندەڵی لە عێراقدا نهێنەوە کە ئەم وڵاتە دەوڵەمەنە گەورەی عێراق ئەمڕۆ بۆ بەجهەنم بۆ هاوڵاتیانەکە. بەڵێ کاک بورهان سپاس بۆ هیوای کە هەموو لایەنە سیاسی عێراقیەکان و هەروەها لایەنە کوردیەکان بتوانن هەست بە و بەرپرسیارەتیە بکەن بۆ
ئەوەی کە بەرژەوەندی خەڵک بخەنە پێش هەموو بەرژەوەندێکی دیکە و بتوان یەکدەنگ بن و یەکڕنگ بن و حکوومەتی داهاتوو پێک بهێنن. زۆر سپاس بۆ بورهان شێخ ڕەوف نووسەر و ڕۆژنامەنووس. سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی. دووبارە بەخێر هاتی. سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس.